بەناوی خوای گەورە و میرەبان قۆناغی پۆلی 12 قۆناغێکی زۆر هەستیار و گرنگە لە کوردستانە. خۆشببختین بۆ ماوەی چەندین ساڵە توانی بێتمان دوور و نزیک کاریگەریەکی باش و چاکمان هەبێت لەم قۆناغە. ساڵی پێشوش یەکێک بوو قۆناغی کە لە شار و شارۆچکەکانە کەم و زۆر خولی پۆلی 12مان کردوێتەوە یان زۆر جار هەوڵمان داوە پلان و بەرنامە و پرۆگرامێک دابنین بۆ گەنجە جوانانی کە پۆلی 12. خۆشببختانە ساڵی پارێکێک بوو لەوانی کە هەوڵمان داوە ژمارەیەکی کەم ژمارەیەکی توانین بڵین بەعادەت زۆر نا بەڵام ئیشی لەسەر بکەین بۆی بتوانین ئەم گەنجە جوانانە پلان بەرنامە پرۆگرامیان بۆ دابنین بۆ ئەوی لە بواری خوێندنا سەرکەوتوو بن چونکە هەمیشە ئێمە وتومانە قۆناغی هەرزەکاری و قۆناغی پۆلی 12 قۆناغێکی زۆر هەستیارە دەبێت هەمیشە بیری بخەیتەوە و هەمیشە پلانی بۆ دابنی و هەمیشە وەکۆڵێت گرنگی کات و گرنگی زەمانەکەی بۆ دیاری بکەیت کە بۆ ئەوی بتوانێت سەرکەوتوو بێت. کاک دکتۆر زانیار کە یەکێکە لەو گەنجە جوانانی کە خۆی قۆناغی بابڵین قوتابی کۆلێژی پزیشکیە بەڵام خۆشببختانە توانوێتی خزمەتێکی زۆر باش و چاک و مەزبوط بکات لەڕێ ئەو باڵین بەشانی کە ئێمە هەمانە لە ئینستیتوتی ژیارە لە کوردستانە ئەمیش لێکێ لە بەشەکانە هەوڵی داوە هیمەتی کردووە کە بتوانرێت خزمەتێکی باشی پۆلی 12 بکات. بۆ زانیاری بەڕێستان ئەزیزان لە ژمارەیەکی کەم ئێمە لە ساڵی پارە کە باڵین ئەم چەند ڕۆژەی پێشوو نمرەکان وەرگیرایە خۆشببختانە 5 گەنج 5 قوتابی بەڕێزی 10 ئاوایل واتە لە دەیەمەکەی هەرێم لەم خولەی ئێمە بووە لە دووەمەکان لە سێمەکان لە حوتەمەکان پێم وایە لە هەشتەمەکان کە ئەمانە هەمووی قوتابی ئەم خولەی ئێمە بووە کە پێم خۆشە کاک تۆ زانیار خۆشی قسەیەک بە ئێوە بڵێت. زۆر سپاس بۆ خوای گەورە کە الحەمدە ئەو ساڵ لە خولی قوتابی ژێردا لە دەستەی هەولێر ئەمە کۆمەڵە قوتابی خۆشەویستمان هەبوو کە پۆلی 12 بوون بە درێژایی ساڵەکە لە هاوینەکەەوە هەتاو کۆتایی دوای وزاریش لەگەڵ یان بووین بەردەوام کۆمەڵی سیمیناراتمان هەبوو لە بۆیان لەگەڵیاندا دەنیشتین لە بۆ حەلکردنی شێشەکانیان وەروەها بەردانانی بەرنامە و پلان و پاڵپشتیکردنی لایەن دەرونیان. سوپاس بۆ خوای گەورە ئەوانیش تەڵەبەی جۆراڵ و باش بوون بەرنامەکانیان بە شێوازێکی باش جێبەجێ کرد خۆشیان تەڵەبەی زیرەک بوون الحەمدولله لەبەرەوە توانیان دەرەنجامێکی باش بەدەستبێنن. 5 قوتابیان وەکو کاک دکتۆر باسی کرد لە دەیەکەمەکەی هەرێم بوون الحەمدولله توانیمان خزمەتێکی باش بکەین و پشتیوانی خوای گەورە بەردەوام دەبین ئەوەی بەپێی توانە بتوانین خزمەت بە گەنجەکان بکەین لە کوردستاندا. دەستی کاکتۆر خۆش بێت گەنجە جوانەکانمان بە گوێگرتنی جەنابەت بە جێبەجێکردنی پلانەکانت بە ئامادەسازیت بۆ جێبەجێکردنی و قسانی کە پێت دەوترێت بە دانانی پلان و پرۆگرامێک بۆ جەنابەت بە قسەکردنی ئەو کەسانی کە تەجروبەیەکیان هەیە و هەندێک بەنامە بۆ پرۆگرام بۆ تۆ دادەنن تۆ دەتوانی سەرکەوتوبی هەرچەندە ئێمە هەمیشە وتومان ئەگەر ئەوەی ئاشراوایی کوردستان نەبێت بەڵگە نییە لەسەرەوەی تر سەرکەوتو نابێت تو هەر نمرەیەکە تێناوەکە ئێمە ڕەنگە هەر لە خولەکانی خۆمانە 90مان هەیە 80مان هەیە 70مان هەیە هەندێک گەنجی عزیزمانەیە کە خۆی دەهێڵێتەوە دەیەوێت بکا بە تەحسین معدل و ساڵی داهاتوو نمرەی باشتر و چاکتر بێنێ بەڵام مەبەستمان ئەوەیە کە بەڵێ تۆگەر بتوانانی جێبەجێکەی لە خولێکی بچووکە توانی 5 ئەوائیلی کوردستان بەڕاستی لە ئێوە بێت جای ئەوەی کە لە کۆلێژەکانی تر لە پەیمانگاکانی تر لە شوێنە بەرزەکان تۆ دەتوانی وەربگیریت و کۆلێژ و نمرەی دڵخوازی خۆت و خێزان و خانەوە دەبری. سواز بۆ کاکتۆ زانیار سواز بۆ گەنجە جوانانی کە هاوکارمانە بن بە ئومێدەوەی کە بتوانین ساڵانی داهاتووش خزمەتێکی باشتر بکەین و نمرەیەکی باش و چاک بە ئێوەی خۆشەویست بەدەست بێنین. سەرکەوتو سەرفراز بن هەموو لایەک لەش ساڵ.